مزگەوتی گەورەی قەزای هەریرە وەک هەموو ساڵێک بووەتە کەرەستەی خێر و خۆشەویستی. ڕۆژانە لە ڕێگەی دوو هاوسەری خێرخوازی ناوچەکەوە خوانی بەربانگ بۆ ڕۆژەوانان ئامادە دەکرێت. ئەم خزمەتگوزاریە بەردەوامە ڕۆحیەتی برایەتی و هاوکاری لە نێوان هاوڵاتیان بەرز دەکاتەوە. بەناوی خی گەورە و میهرەبان، ئێرە مزگەوتی گەورەی هەریرە ساڵانە بە ماوەی 3 ساڵ دوو هاوسەری ناسراوی هەری هەڵدەستن بە دروستکردنی خواردن بۆ 250 نەفەر ڕۆژوانان تاکو و کۆتای مانگی ڕەمەزانی پیرۆز. هەدەف دروستکردنی ئەم خواردنە بۆ ئەوەی یەکەم هەژاران، دووەم ڕێبواران، ئەوانەی کە مەقسەد ڕێبوارن بەناو قەزای هەریدا دەپەڕن و کاسبکاران، ئەو کاسبکارانەی کە کاتی بەربانگ دەمێننەوە ناو بازاڕ. لە مزگەوتی گەورەی هەریر چەندین خۆبەخش خەریکی ئامادەکردنی خواردنن. ئەم خزمەتگوزاریە بە شێوەیەکی ڕێکخراو لەلایەن خەڵکی ناوچەکەوە بەڕێوە دەچێت. ڕۆژانە خواردن بە شێوەیەکی گەرم ئامادە دەکەن بۆ ئەو ڕۆژەوانانەی کە لە مزگەوتەکە نوێژ دەکەن. بەخێراتنێکی گەرمی کەناڵەکەتانەکەین بەخێبێن بە سەرکردنەوەی شاری هەریر وەکو ئاگادارن نەریتێکی ساڵانەی لە مێژە خەڵکی هەریر بەگشتی هەڵدەستێتن بە یارمەتیدان و پێشکەشکردنی خواردن و خواردنەوە لە بۆ ڕۆژووانان لە مزگەوتی گەورەی هەریر. ساڵانێکی زۆرە عیلەیەکی خێرخواز خی گەورە خێریان بنووسیتن هەڵدەستێتن بە دروستکردنی خواردن و خواردنەوە لە مزگەوتی گەورەی هەریر لە بۆ هەموو بە ڕۆژووبووان بەبێ فەرق و جیاوازی. وەکو بینیتان بەبێ فەرق و جیاوازی لە گچکە هەتا گەورەوە هەمویان ئامادە ئەبن. هەموو ئێوارەیەک خۆی لە خۆیدا جێژنەیەکە لە ناو مزگەوت هەمووان پێکەوە بەبێ فەرق و جیاوازی فتار ئەکەینەوە، خواردن و خواردنەوە پێشکەشەکەین. داواکارین لە هەموو کەسێک ئەگەر ڕێبواریش بی بە مزگەوت دابێتن لۆی فتاری خۆی لێرانە بکاتەوە بە ئومێدی ئەوەی دوعایەک مزایەک پاڕانەوەیەک لە بۆ عائیلە و وەخوای گەورە تاعەت و عیبادەتی ئەو مانگە ڕەمەزانەشمان لێ قبول بکاتن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. ڕۆژانە خواردنی 250 کەس لە مزگەوتی گەورەی هەریر ئامادە دەکرێت. دەرگای مزگەوت بۆ هەموو ڕێبواران و خەڵکانی ناوچەکە کراوەیە کە پەیامی ئاشتی و برایەتی لە مانجی ڕەمەزاندا دەردەبڕێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای هەریر.